ئایا تا ئێستا زانیوتە پێوەدانی هەنگ ئەکرێت ژیانی کەسەکە بخاتە مەترسیەوە و بیکوژێت؟ لە پێوەیانەکەی ئەوە چی بوو؟ پێوەیان براڕۆ وەرە کاکە وەرە محەممەد وەرە پێوەیان کاکە دوانسانە پێوەیانتم نابۆ نام بۆ وەرە کاک محەممەد کاکە بۆ کوێی بۆسە کاکەەوە دوانسیانە پێوەیان کاکە دەستان سوارە منمەوە بوو کاکە کاک باشە کاکە محەممەد جانازارێ کرد کاکە وەرە باشە ساکانە حەلێکن کاکەوە خۆ تەواوە هیچی وان ئێرەوەک دوودانەیە بۆ یانمان دەرکردووە ئەویشمان دەرکردویتر تا شتێکی وانە بوو با بە تۆڵی دە دوانزەیە بۆ دوودانە بووە. سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویست، بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە پێوەدانی هەنگ و کاریگەریەکانی. چی بکەین بۆ کەسێک کە هەنگ پێوەیەدا تاوەکو ژیانی پارێزراو بێت؟ خاوەنەکەی هەنگەکان پێوتین کەوا بەشێ لە هەنگکانمانەیە هارە، بۆیە دوام کەون بە ئاقڵ خۆمان جلی ئەنگەوانەکە لە بەرکەین پێشەوەی کەوا هەنگێک پێمانەوەدات. طبعا ئەم جلانە زۆر گەرمیشە، توانین بەرنامەکەی پێ ئەوکارەکانم چەنە پێیم وت تی وەڵام من جلەکە ناکەمە بەرم با بڕۆین. هەنگ لای ئێوە معلومە کە مێروویەکی بچووکە. ئەم هەنگە ئیشی دروستکردنی هەنگوینە کە لە قورئانە باس کراوە و سوورەتێک بە ناوێتی. پێوەدانی ئەم هەنگە جێی مەترسی نییە تا ئەو کاتەی کە کەسێک هەستیاری پێ هەبێت. هەستیاربوون بە پێوەدانەکان بە شێوەیەکی گشتی لە هەنگدا ئەکرێ بڵین لە 3 واتە لە 100 پێوەدانە ئەکرێ 3 کەس تووشی حاڵەتی هەستیاری بێت. ئەویش چەند جۆرێکی هەستیاری هەیە. هەستیاری مامناوەندمان هەیە، هەستیاریمان هەیە ئاساییە و هەستیاریمان هەیە زۆر خەتەرە کە ئەگرێ کەسەکە تووشی وەستانی هەناسە بێت کە بە ئەنەفیلاکتیک شۆک یاخۆ ئەنەفیلاکسیس شۆک ناسراوە. ئەمەی باسی ئەوتان بۆ بکەم، نیشانەکانی پێوەدانی هەنگ سەرەتا ڕوونەکەوە هەنگەکە چ زوویەکی هەیە، شوێنی پێوەدانەکەی ڕوونە، پاشان لەو شوێنی پێوەدانە ئازار دروستە بێت، لەگەڵ ئازارەکەیە وردە ئاوساوی دروستە بێت و پاش ئەمە خوران دەست پێکات، لەگەڵ خورانەکەیە سووربوونەوە دروستە بێت. ئەمانە هەموو نیشانەی ئاسایی و سەرەتایی پێوەدانەکانی هەنگە. بەڵام ئەگەر هاتووە ئەم نیشانانە قورس بوو، وردە کەسەکە هەناسەی تەنگ بوو، یاخود بەرچاوی تاریک بوو، یاخود کەسەکە لەگەڵ یا وردە هەستی کرد دڵی خاوە بێتەوە و زەختی دابەزێ، ئەمە نیشانی ئەوەیە کەوا کەسەکە بەرە و ئەوە ئەچێ کە تووشی ئەنەفیلاکسیس بێ، واتە تووشی هەستیارە قورسەکە بێت کە ئەکرێ ژیانی بخاتە مەترسیەوە. هەڵبەتە پێوەدانی هەنگ بە شێوەیەکی گشتی ئەکرێت هەر لە ماڵەوە چارەسەر کرێت، جگە لەو حاڵەتی کە باسمان کرد هەستیارەکە زۆر قورس بێت. هەستیاری قورسیش ڕاستەوخۆ پێویستەکە کەسەکە بگەێنرێتە نەخۆشخانە، یاخود ئێستا لە جیاندا ئەو دەرزی کەوا بۆ حاڵەتە ئەمەرجەنسیەکانی ئەنەفیلاکسیس بەکارێت، واتە هەستیاری قورس پێی ئەوترێت ئەپینفرین ئۆتۆ ئینجەکشن. ئەو کەسانی کەوا هەنگداریەکەن خۆیان ئەم دەرزیە لە ماڵەوەدانن بۆ ئەوەی کە لە حاڵەتی هەستیاری قورسا بە کەسوکارەکەی یاخود یەکێک لە سەردانی کارەکان بۆ شوێنەکانیان ئەو دەرزیە بەکارێنن کە پێوتێ ئەپینفرین ئۆتۆ ئینجەکشن، واتە لەلایەن کەسەکەەوە خۆی بەکارێنرێت ئەدرێ لە ماسوولکەی ڕانی ئەو کەسەی کە تووشی حاڵەتەکە بۆ تاوەکو ژیانی پارێزراوکەیت و ئەگەێنیتە نەخۆشخانە. هەموو ئەم زانیاریانە گرنگە تۆ کاتێککە ئەڕۆیتە شوێنێکەوە کە هەنگی لێە وەکو ئێمە پارێسەر جلی پارێزرا بەکاربێنی بۆی کەوا دوور بیت لەوەی کەوا تووشی حاڵەتێکی وابی، یاخود ئەگەر هەنگەوانی تو هەنگت هەیە هەنگ بەخێوەکەیت و ئەزانیت یاخود نازانی هەستیاریت هەیە بە پێوەدانەکان زۆر گرنگە تاقیەوە، چونکە ئێستا باوە بەشێ لە کەسەکان ئەڵێن ئێمە ئەم پێوەدانی هەنگەوتی چارەسەرێ بەکارێنی کە
کە لە ڕاستیە ئەگەر بێت و هەستیاری پێ دروستکە ئەکرێ ژیانی کەسەکە بخاتە مەترسیەوە بۆیە ئەو مەترسی ئەنجام مەدە. هەڵبەتە فریاگوزایی سەرەتایی دروست بۆ ئەو کەسێک کەوا هەنگ پێوەیەدات پێویستەکە کەسەکە نەشپرزێت ڕاستەوخۆ بۆستێ شوێنی پێوەدانەکەی بەنینۆک دەربێنێت ینی ئەو چ زۆی کەوا هەنگەکە پێوەی داوە یاخود بە ڕووکەشێک کەوا تیژ بێت کۆنە پەڕۆیەک لاپەڕەیەک شتێک بە شێوازی لێخشانن بەکاری بێنێ بۆ شوێنی پێوەدانەکە بۆی کەوا چ زۆکە دەرچێت و کاریگەری کەم بێتەوە. لەگەڵ ئەوەشە پێویستەکە سەهۆڵ بەکاربێنێ بۆ شوێنی پێوەدانەکە واتە لە پێوەدانەکەی ئەوە چی بوو؟ کاژوار پێوە یان براڕۆ وەرە کاکە وەرە محەممەد وەرە پێوە یان کاکە دوانسانە پێوە یان کاژوارتم نابۆ نام بۆ دەوەرە کاک محەممەد مێ کاکە بۆ کوێی کورێشە کاکەوە دوانسانە پێوە یان کاکە دەستان سوارە من مۆ بوو کاکە. باشە تەواو برا تەواو طبعا بینە وەڵای ئەمە ساعتە پێم دەستکاری ئەو دوو کوورەیان مەکە کابرای خاوەنەکەی وتی زۆر هارە خوارد باشە تەواو بوو کاکە هەنگەکە چۆن کراسەکەم تەواو بابە دەرچووە لێی نییە تەواوی بینیە تەوان بینەرا وەڵی ئەمە هێنامان بەنابەدلی هاوتمان بڕۆ ناو سەلاجەکە تۆ سەڵ بخەرە سەری ساکانە باشە بێت تۆن بینەران ئەوە شانسی خۆی ساعتێ پێم وتکوورە وەرە بە سیناریۆکە بکەین بەنابەدلی هاو بۆی کەوا زوو بڕین بەدەمی و بەرنامەکە تەواو بکەین هەڵبەتە کە سەوڵە خەیتە سەری لە ماوەی 10 دقەیە پاش 10 دقەکە لایە بێ بۆ ماوەی سەعاتێک ئەبێ 10 دقە سەوڵ بخەینە سەری پاشان 10 دقە لایە بین دوای ئەوە هەوڵین ئەگەر شوێنی پێودانەکان لە پەلەکان نابێت بەرزەکەینەوە بۆ ئاستی دڵ بۆی کەوا کەسەکە ئاوساوی دروست نەبێت لەو شوێنەیە بە هیوامەوەیکەوە ئێوە تووشی هەمان مووقیف نەبنەوە تەمەنەوە کامێرمانەکەم نایبیننەوە هاوشێوی من جلی لەبەر کردو ئەوش جەوی خۆی هەیە ئەگیناوی جەساوەکو ئەگە هەمەشی ئاوشێوی ئەو دووسێ هەنگ پێوەیە بۆ هیوایم کەوا تەندروستی سەلامەت بن لە کاتی چونتان بۆ شوێنانەی کە هەنگی لێ خۆتان بن ئەگەر هاتوو ڕۆشن بۆ شوێنێکی یاوشێوەکەوە کووری هەنگی لەیە جلی هەنگەوانەکان بکەن بۆی کەوا پارێزراو بن هەمیشە ساغ و تەندروست بن باوڕم بەلای کاگە هەمەوە محەممەد کاژوواجان ئازارێ چی کرد کاکە وەرە باشە ساکانە حەلێکن کاکەوە خۆ تەواو هیچی وان ئێرەوەک دوودانەیە بۆ یانمان دەرکردووە ئەویشمان دەرکردووی تر تاو شتێکی وانە بوو با بە تۆڵی 12 بۆ دوودانە بووە شەڵا باشە بیز نییە سمارت وەرچەرخانە